بۆ جاری سێمە ئێمە سەردانی ئەو سنوورەکەین و بە دڵنیایی بۆ کارەکانی ئێمە بۆ بەپێی ئەوی یاسایی کە لە بەردەستمان بووە بە دوواداچوون و چاودێری هەموو ئەو ڕووداوانە و بۆ زیان لێکەوتوانی هاوڵاتیان و دام و دەستگاکانی حکوومەت و هەروەها بەنداوی دەربەنی خان و هەروەها ناحیەکانیش کە ئەمڕۆ ئێستا و شوێنی کە ئێستا لێی وەساوی چێکە لە ناحیەکانی ئیدارەی گەرمیان کەویش ناحی مەیدانە سەرەتا بەیانەکەی سەردانی قەزای دەربەنی خانمان کرد و لەگەڵ ئیدارە و دام و دەستگاکان کۆبوونەوە دواتر لەگەڵ ئەو بۆردانی کە لە سنووری دەربەنی خان دروست بووە هەم بۆردێکی حکومیە دروست بووە بۆ مەسەلەن وەرگرتنی ئاماری زیان لێکەوتوان و بۆردێکی لەلایەن هاوڵاتیان و پسپۆڕ و شارەزایانی هاوڵاتیانەوە دروست بووە بۆ زیان لێکەوتون لەگەڵ ئەوانیش دانیشتین کۆبوونەوە و هەموو ئەو زیانانی کە لەو سنوورە کەوتوو بە ئامار و داتا وەرمانگرتەوە ئاماژەشماندا بۆەوەی هەموو ئامار و داتاکان بیکەنە یەک یاداشت و یاداشتەکە لە ڕێی ئیدارەوە بەرزکرێتەوە ئێمەش وەکو ئەنجومەنی پارێزگای سلێمانی بە دوواداچوونی خۆمانی بۆکەین و پشتیوانی خۆمان ڕاگەیان بۆ هەموو داخوازی و داواکاریەکانی هەم ئیدارەی گەرمیان و هەم هاوڵاتیان و ئێستا ئەمڕۆ هاتوین جارێکی هەر ئەمڕۆ سەردانی ناحیەی مەیدانمان کرد و لێرە چامان بە یەکەی ئیدارەکانی ناحیەی مەیدان کەوت و لە ئەو زیان و ئەو زیانانی کە لەم سنوورە کەوتووە لە زەمین لەرزەکانە هاتوین بۆ هەم بە دوواداچوون بۆ هەم بۆ کۆکردنەوەی ئامار و داتاکان هەم بۆ پشتیوانی و پشتگیری و هەم بۆ بەدواداچوونی ئەو هاوکاری و هەماهەنگیانی کە بۆ ئەوان پێویستە. طبعا گازپرۆم تەلەفۆنیان پێمانەوە یارمەتیەکتان بین ئەمانە شەریکێکی گوت چیتانوتمەوە وەزعی کارەبامانە وەزعی یارمەتیماندا بەڵام ئەگەر ئێوە ئامادەیی دەربڕن ئێمە سوپاسدارین. بەڵام لەم فترەی کە بوومەلەکە هەنەما وشکی ئاوەکە وشکی کرد هاتە ئەم دیوە بۆ ئەم دیم خۆشکا و دیهاتەکان تر زیاتی ئەوەی بیرەکەی ناو مەیدانەوەی لە کاکیتر هەیە لە ماڵەکە تەنیشتێتی ئەم نەختێ لەو سەفیترە ئەوەی شەڵێت تامینەوە تەداکەیکی تر خواردنەوەی خواردنەوەی نییە.